بەراوردێکی ئابووری لەنێوان باشور و ڕۆژئاوای کوردستاندا. 28 ساڵە باشووری کوردستان خاوەن ئیدارەیەکی فیدراڵیە، بەڵام ڕۆژئاوای کوردستان تەمەنی ئیدارەکەی تەنها 5 ساڵە. کەچی لە ڕۆژئاوای کوردستان لە سەدا 150 موچە زیاد دەکرێت، بەڵام لە باشووری کوردستان لە سەدا 21 موچە دەبڕدرێت. موچەی مانگانەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان 16,000 دۆلارە، بەڵام موچەی مانگانەی سەرۆکوەزیرانی ڕۆژئاوای کوردستان تەنها 200 دۆلارە. لە ساڵی 2011ەوە شۆڕش لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە دەچێت. لە هەناوی جەنگەوە ساڵی 2015 بەڕێوەبەری خۆسەری دیموکراتی دامەزرێنرا. ساڵی 2018 ئیدارەی خۆسەری بازنەی خۆی فراوان کرد و هەموو باکوور و ڕۆژهەڵاتی سووریای گرتە خۆ. سەرباری ئاڵۆزیەکان توانیان سەرچاوەی ئابووری بۆ خۆیان دابین بکەن و پشت بە خۆیان ببەستن، داهات زیاد بکەن و بازاڕێکی خۆماڵی بنیاد بنێن، لە قەیراندا پشتی خەڵکەکەیان بگرن و پلانی استراتیژی و ماوەیی بۆ تێپەڕاندنی قەیرانەکان دابڕێژن. لە بەرامبەردا 28 ساڵە باشووری کوردستان خاوەنی قەوارەیەکی فیدراڵیە و لە زۆر بوارەوە بە بەراورد بە ڕۆژئاوای کوردستان دەرفەتی زیاتری بۆ ڕەخساوە، بەڵام نەیتوانی وەژێرخانێکی ئابووری پتەودا بمەزرێنێت کە لە قەیراندا بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت. دابەزینی نرخی نەوت و نەناردنی پارەی موچەی فەرمانبەران لەلایەن بەغداوە هەرێمی کوردستانی دووچاری قەیرانێکی دارایی دیکە کردووە. بە هەمان شێوە ڕۆژئاوای کوردستانیش بەهۆی دابەزینی بەرچاوی بەهای لیرەی سووری بەرامبەر دۆلاری ئەمریکی و دابەزینی نرخی نەوت دووچاری کێشەی ئابووری بووەتەوە. بە شێوەیەک لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتەدا هەر دۆلارێکی ئەمریکی بە 2400 لیرەی سووری دەفرۆشرێت، بەڵام هەر دۆلارێکی ئەمریکی بە نزیکەی 1200 دیناری عێراقی دەفرۆشرێت. با بزانین ئەم دوو ئیدارەیە چی دەکەن بۆ تێپەڕاندنی قەیرانەکان. هەردوو پارچەکەی کوردستان لە ڕووی ڕێژەی دانیشتوانەوە نزیکن لە یەک. ڕێژەی دانیشتوان لە ژێر دەسەڵاتداری حکوومەتی هەرێمی کوردستان بە 5 بۆ 6 میلیۆن کەس خەمڵێنراوە. ڕێژەی دانیشتوان لە سنووری خۆبەڕێوەبەریش بۆ پێی چەند ناوچەیەکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش دەگرێتەوە، بە 5 بۆ 6 میلیۆن کەس دەخەمڵێنرێن. سەرچاوە ئابووریەکانی ڕۆژئاوا و باشووری کوردستان. ڕۆژئاوا، نەوت، کشت و کاڵکردن و ئاژەڵداری سێ سەرچاوەی سەرەکی داهاتی ڕۆژئاوای کوردستانن. نەوت بە پلەی یەکەم دێت کە ڕۆژئاوای کوردستان لە سەدانەوە دووچوار پشت بە داهاتی نەوت دەبەستێت، سەدا 3 تا سەدا 5 پشت بە داهاتی گومرگ دەبەستێت. بەشێکی دیکەش لە سەرچاوەی داهاتی ئیدارەی خۆسەر بریتیە لە باج و ڕسوماتی خزمەتگوزاریەکان. ئەمە جگە لە دامەزراندنی کارگەی گەورە و بچووکی پیشەسازی و کشتتوکاڵی کە بە شێوەیەکی هەرەوەزی کاری تێدا دەکرێت. باشور، کۆڵەکەی سەرەکی بودجێ هەرێمی کوردستانیش بریتیە لە نەوت کە نزیکەی لە سەدانەوە 25 سەرچاوەی دارایی هەرێم پێک دەهێنێت. لە دوای ئەویش داهاتی خاڵە گومرکیەکان و فڕۆکەخانەکان و باج و ڕسومات دێن کە ئێستا بەهۆی داخستنی فڕۆکەخانەکان و لاوازبوونی ئاڵوگۆڕی بازرگانی لە خاڵە گومرکیەکان داهاتی ناوخۆ لە 200 میلیۆن دۆلارەوە دابەزیوە بۆ 60 میلیۆن دۆلاری مانگانە. بودجەی مانگانەی ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستان بەپێی ئەو داتایانەی لە دەستەی ئابووری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا وەرمانگرتووە، بودجەی مانگانەی ئیدارەکە لە باشترین حاڵەتدا دەگاتە 60 میلیۆن دۆلار. لە بەرامبەردا بودجەی مانگانەی هەرێمی کوردستان لە ئێستادا مانگانە نزیکەی 511 میلیۆن دۆلارە. بەو 400 میلیارد دینارەشەوە کە بەغدا بۆ موچەی فەرمانبەرانی دەنێرێت. بە شێوەیەک پارەکەی بەغدا 400 میلیارد دینار، داهاتی نەوت بە وتەی سەرۆکی حکوومەت 30 میلیۆن دۆلار، داهاتی ناوخۆ 60 میلیۆن دۆلار. یارمەتی دارایی هاوپەیمانان بۆ پێشمەرگە 21 میلیارد دینار. بەپێی ئاماری دەستەی ئابووری ئیدارەی خۆسەری دیموکراتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا، ئیدارەی خۆسەر خاوەنی 230,000 فەرمانبەرە لە دام و دەستگا کارگێڕیەکاندا. مانگانە 23 میلیۆن دۆلار بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران تەرخان دەکات. ئەمە جگە لە خەرجی هێزەکانی سووریای دیموکرات و یەپەگە و یەپەژە و هێزەکانی دیکە کە ژمارەیان بە 100,000 سەرباز مەزندە دەکرێت و بەشێکی بودجەیان لەلایەن هاوپەیمانی نێودەوڵەتیەوە دابین دەکرێت. هەرچەندە دانیشتوانی هەردوو سنوورەکە ژمارەیان لە یەکەوە نزیکە، بەڵام هەرێمی کوردستان بەپێی داتاکانی وەزارەتی دارایی خاوەن 1,200,000 موچەخۆرە. مانگانش بۆ دابینکردنی موچەکانیان
پێویستی بە 894 میلیارد دینار هەیە کە دەکاتە 750 میلیۆن دۆلار. ڕێژەی موچە لە ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستاندا بە گوێرەی پلەبەندی گۆڕانکاری لە موچەی فەرمانبەرانی ئیدارەی خۆسەردا دەکرێت. لە دوای زیادکردنی لە 150 موچە، ئێستا کەمترین موچە لە ڕۆژئاوای کوردستان 200,000 لیرەی سووریا کە دەکاتە 83 دۆلار. زۆرترین موچەش دەکاتە 480,000 لیرەی سووری کە دەکاتە 200 دۆلار. بەراورد بە حکوومەتی سووریا، هەر فەرمانبەرێکی ئاسایی ئیدارەی خۆسەر موچەکەی چوار هێندەی موچەی بەڕێوەبەرێکی گشتی حکوومەتی سووریایە کە تەنها 25 دۆلارە. لە هەرێمی کوردستانیش خاوەن پێداویستی تایبەتیەکان کەمترین موچە وەردەگرن کە موچەی مانگانەیان تەنها 150,000 دینارە. زۆرترین موچەش کە موچەی سەرۆکی هەرێمە بریتیە لە 32 میلیۆن دینار کە دەکاتە 18,400 دۆلاری مانگانە. موچەی کاربەدەستان لە باشور و ڕۆژئاوای کوردستان لە ئیداری خۆسەر موچەی مانگانەی هاوسەرۆکایەتی ئەنجومەنی خۆسەری دیموکراتی کە دەکاتە سەرۆکی حکوومەت بریتیە لە 480,000 لیرەی سووری کە دەکاتە 200 دۆلار. بەڵام موچەی هەر مانگێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 20 میلیۆن دینارە کە دەکاتە 16,000 دۆلار، ئەوە جگە لە دەرماڵەکانیان. پلانەکانی ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستان بۆ سەردەمی قەیران. ڕۆژئاوای کوردستان لە سەرەتای دابەزینی بەهای لیرەی سووری بەرامبەر دۆلاری ئەمریکی چەند ڕێکارێکی کاتی گرتووەتە بەر بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانە. دیاریترینیان زیادکردنی موچەی فەرمانبەران بوو بە ڕێژەی لە 150. جگەلەوەش هاوکاری نانەواخانەکان دەکرێت و بە نرخێکی پاڵپشتکرا و ئاردیان بۆ دابین دەکرێت بۆ ئەوەی نرخی نان بەجێگیری بمێنێتەوە. هەروەها دەستیان کردووە بە ڕێکخستنەوەی ئەلوەکان و پشتیوانیکردنی ئەو بەرهەمە سەرەکیانەی کە پێداویستی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانە بۆ ئەوەی ڕێگری لە دروستبوونی هەڵاوسان بکرێت. لەگەڵ ئەوەشدا گەنم بە نرخێکی باشتر لە حکوومەتی سووریا لە جوتیاران دەکڕنەوە. بە شێوەیەک هەر کیلۆیە گەنم بە 17 سنت دەکڕنەوە، بەڵام حکوومەتی سووریا بە 14 سنت گەنم لە جوتیاران دەکڕێتەوە. لە ماوەی قەدەغەی هاتوچۆشدا کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە ڕۆژئاوای کوردستان ڕاگەیەنرا، ئیدارەی خۆسەر بڕیاریدا بە لێخۆشبوون لە باج و کرێی خزمەتگوزاریەکان بۆ ماوەی 4 مانگ. جگەلەوەش خۆراک و پێداویستی سەرەکی ژیانی ڕۆژانەی پێشکەشی ئەو کەسانە دەکرد کە بژێوی ژیانیان لەسەر کاری ڕۆژانەیانە. هەروەها 5 میلیۆن دۆلاریشی تەرخان کرد بۆ بەهێزکردنی کەرتی تەندروستی و کڕینی دەرمان و پێداویستی پزیشکی تایبەت بە کۆرۆنا. هەروەها ئەم مانگەش بە بڕی 1 میلیۆن دۆلاری دیکە دەرمان و پێداویستی پزیشکی دەکڕێت بۆ نەخۆشخانەکان. پلانی استراتیژیشیان بریتیە لە پێشخستنی زیاتری کەرتی کشتتوکاڵ و پشتیوانیکردنی جوتیاران و هاندانیان بۆ کشتتوکاڵکردن. بە شێوەیەک ئێستا لە 160 گەنم و پەمووی هەموو سووریا لە سنووری ئیدارەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەرهەم دێت. پلانێکی دیکەشیان دامەزراندنی کارگەی گەورە و بچووک و زیادکردنی هەلیکار و پێشخستنی زیاتری کاری هەرەوەزیە. بەڵام لە هەرێمی کوردستان 6 مانگە تەنها 2 موچەی فەرمانبەران دابەشکراوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا حکوومەتی هەرێم بڕیاریدا بە بڕینی لە 121 تەمویلی موچەی فەرمانبەران. تەنانەت هیچ پلانێکیشی نییە بۆ دابینکردنی موچەی موچەخۆران و 2 مانگە بە پێی وەزارەتی دارایی 230 میلیۆن دۆلار قەرز کراوە بۆ دابینکردنی موچە. جگەلەوەش هیچ پاڵپشتێک بۆ جوتیاران نییە و لەم وەرزی پێگەیشتنی بەرووبوومە کشتتوکاڵیەکاندا دەواازەکان وەڵا کراوە و بەرووبوومی دەرەکی بووەتە مۆتەکەی بەرهەمی ناوخۆی و جوتیاران بە ئەستەم دەتوانن خەرجیەکانیان لە داهاتی بەرووبوومەکانیان هەڵبگرنەوە. بێکاری بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووەتەوە و هەڵاوسان لە بازاڕدا زیادی کردووە. بەپێی ئامارەکانی دەستەی ئاماری هەرێمی کوردستان، بەهۆی قەدەغەی هاتوچەوە لە 141.8 هاوڵاتیان ڕوبەڕووی بێکاری بوونەتەوە و لە 173.4 هاوڵاتیان کێشەی ئابووریان بۆ دروست بووە. بە پێچەوانەی ڕۆژئاوای کوردستانیشەوە لە بری ئەوەی کەرتی پیشەسازی ناوخۆی پاڵپشتی بکرێت، زەمینەیان بۆ خۆش بکرێت کەچی لە ماوەی قەدەغەی هاتوچۆدا بە پێی ئاماری سندیکای کرێکارانی هەرێمی کوردستان 25,000 کارگەی گەورە و بچووک داخراون. ڕەنگە دوای خوێندنەوەی ئەم بابەتە ئەو پرسیارەمان لا دروست بێت کە ئاخۆ چی وای کردووە ڕۆژئاوای کوردستان دوای 9 ساڵ شەڕ بە شێوەیەک بتوانێت بەهێز بێت بەرامبەر قەیرانەکان. لە بەرامبەردا باشووری کوردستان دوای 29 ساڵ هێندە لاواز بێت موچەی مانگێکی فەرمانبەرانی پێدابین نەکرێت.